پێدەچێت سوودێکە بێت لە ئەنجامدانی کۆبوونەوەی کۆمەڵی مینسک. ئەو پێشنیارە پێشکەشکراوە پێویستە هەنگاوی کارا بنرێت و ئێمە بەردەوام تەکیدمان لەو کردوەوە کە تەنها چارەسەر بۆ ئەم کێشەیە کشانەوەی ئەرمینیا لە ناوچەکانی ئازەربایجان. هەڵوێستی سوید ڕوون و ئاشکرایە کە دەست بەجێ ئاگربەست و گەڕانەوە بۆ گفتوگۆ و دانوستان دەکات لەژێر سەرپەرشتی سەرۆکە بەشداربووەکان لە کۆمەڵەی مینسک و تەنها بە ئاشتیانە چارەسەری کێشە و ململانیەکانیان دەکرێت. ڕۆژی دووشەممە لە ئەنجومەنی کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا گفتوگۆمان کرد سەبارەت بە دواپێشاتەکانی ڤاروشا و ناڤتێکس کە بەم دواییانە لەلایەن تورکیاوە دەرکراو کە ئەمە دەبێتە زیادبوونی ئاڵۆزیەکانی لە ناوچەکەدا. ئێمە دەزانین کە تورکیا هەندێک کێشەی لە دراوسیەکانیەوە هەیە، بەڵام لە هەمان کاتدا ئێمە زۆر ڕوون و ئاشکرابووین لە هەڵوێستمان سەبارەت بە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. یەکێتی ئەوروپا سوورە لەسەر هەڵوێستەکەی و سوورە لەسەر کشانەوەی تورکیا لەو ناوچەیە. ئەو وشانەی کە وەزیری دەروی سوید بەکاریهێنا سەبارەت بە کشانەوەی تورکیا لە سووریا بەمانای ئەوە دێت کە هۆشداری دەداتە تورکیا کە ئەوەش وشەیەکی نەگونجاو و ناڕاست. ئێوە هەستیارن بەرامبەر بە پرسەکانی مافی مرۆڤ و کۆچبەران، بەڵام ئەی بۆ ڕەخنە لە یۆنان ناگرن کاتێک کەشتی کۆچبەران نقم دەکات و زۆرێک لە کۆچبەرە سوورەکان ناچار دەکات بۆ گەڕانەوە بە دەریای ئیجەدا کە ئەوەندە هەستیارن بۆ مافەکانی مرۆڤ بۆ تا ئێستا ڕەخنەیەک لە یۆنان ناگرن. ئایا ئەوانیش مرۆڤ نین؟ یان لەبەر ئەوەی کە یۆنان ئەندامە لە یەکێتی ئەوروپا و ئێوە ڕۆحێکی هەماهەنگیتان هەیە و ناتوانن ڕەخنەیان لێ بگرن. هیوادارم واز لەو دووفاقیەتان بێنن. من لێرە میوانتم و دەمەدەمەد لەگەڵ ناکەم، بەڵام پێم وایە هەموو ڕۆژنامە نووسان لەوە تێدەگەن کە ئێمە گفتوگۆیەکی ڕوون و ئاشکرامان کردووە. هیوادارم هەموو کەسێک لە تورکیا ئەو توانایی هەبێت بۆ دەربڕینی بیرروڕاکانیان وەک ئەوەی کە بەڕێستان هەتانە جەنابی وەزیر.